دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکان هەروەها معروف مەزید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. دکتۆر ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین چۆن لە وەرزی بەهار هەموو وەرزەکان پێویستە ژینگە بپارێزێ بەس وەرزی بەهار چونە دەرەوە زیاترە چۆن ژینگە بپارێزی؟ طبعی دەستخۆشیتان جێیەکەم ینی وەرزی بەهار ینی ئێمە توانین جایکەینەوە لە وەرزەکانی تر کە بە تایبەتمەندێتی ئەوەی کە ئەم وەرزی ژیانەوەیە وەرزی ژیانەوەی هەچی با بڵێن ئەو ڕووەکانی کە چوت با بڵێن دۆخی سبوتەوە یا جێگیری و ئارامیەوە سەر لەنوێ دەسەرکەنەوە بە سایکلی ژیانیان ئەوە با بڵێن گۆبکەکان گەڵاکەن بە تایبەتی بەنسبەت ئەو دارانەی کە گەڵاکانی وەریوە هەندێک لە بوونەوەرەکان هەیە سڕ بوون لە دۆخی سڕبوونان جاریش کە ئەم بوونەوەرانەتەوی ڕەنگە ئێمە بێبەهایان کە نەخێر هەموو بوونەوەرێک ینی کە خی گەورە خۆڵقانێت یا دروستی کردووە ڕۆڵ و با بڵێن فەنکشنی خۆی هەیە ینی بە ئەمە زانستی ئیکۆلۆجی بار لەو ڕۆڵە ئەکات پەیوەندێک لە بینی زیندەوەرەکان هەیە نەبێت لە ڕووی با بڵێن وزە و لە ڕووی خۆراک کەواتە ئەو وەرزەیە کە قەرەبووی با بڵێن ڕادەی ئۆکسسیجینی تیاکرێت لە کاتێکا بۆ وەرزەکانی ترکە نۆعێک با بڵێن کەمی لە ڕادەی ئۆکسسیجین ڕووییاوە بە هۆکاریەوەی بەشێکی سۆر لە گەڵاکان وەریون سەوزایی نەماوە هەتا کردداری ڕۆشنە پێکاتی تا بکرێ و قەرەبووی ئەو ئۆکسسیجین ژانەوەی ژینگە زیات لە وەرزی بەهارە بەڵێ ژیانەوەی ژینگە جاکانی و ئاوەکان ینی سەر لە نوێ تەقنەوە ینی ئەوە دوایەوە خاکەکان پەراو ئەبێت بەو ئاوە تاوەکو ئەو سامەنە سروشتی کە تۆ هەتە لە ڕووە کە پێوتێت ینی با بڵێن فلۆرا ینی ئێمە ئەگەر چینی ناوچەکانمان حتا لە ڕیزبەندی جیهانی بە پلەی 32 هاتووە بە پلەی 32 بە پێی ڕێکاوی سروشتی ژینگە چی پلەی 32 بڵین ینی لە بەندی ینی وەکو ناوچێشی دەوڵەمەند بە ینی هەندێ با بڵێن ڕووەک کە دەوڵەمەنە ناوچەکە کوردستان مەبەسە بەڵێ کوردستان لە پلەی 32 جیهان وڵاتی جیهانە لە جیهانە بڵێ ئەمە هەلە ڕوورۆکۆ یان ئاژەڵ و یان بە تەنها ڕووە لە ڕووی ڕووەکەوە ئەمە ڕێکخراوی با بڵێن لە ڕووی ئاژەڵیشە و لە ڕووی باڵندەوە لە ڕووی با بڵێن ئەمانەشەوە ناوچەکەمان دەوڵەمەند دەچکە ئێمە بێ و ڕاستی بزانین باشترین ئیکۆسیستم بۆ ژیان یا باشترین لانە بۆ ژیانی بوونەوەرەکان با بڵێن جێگە سەوزاییەکانە تۆ لەو دارستانانە بە هەزارەها ڕووەکە تێش بەستە بە دارە بەرزەکان لانەیان جێگەیان باش ئارامی بەس دکتۆر دوای لەستە پاراستنی ژینگەش قسە دەکەین بەس زۆر ڕووەک ئاژەڵ گیانەوەران هەمووی وابەستەی بەژیندەوە دوجار کەم و زیاد یامانە تەسیر لەسەر ڕاستەخۆی ژیانی مرۆڤەکانی شەیە گومان بێ و ڕاستی بزانین هەموو بوونەوەرەکان بە خودی مرۆڤەوە یعنی لە سیستەمی ژینگە پێکەوە بەستراون پێکەوە بەستراون و مرۆڤ یعنی با بڵێن پێگەی شاهانەی هەیە لە سوودمەندێتی لە بوونەوەرەکانی ژینگە تۆ ئەبینی تر لە دارەکەی بێ لە بەری ڕووەکەکان بێت لە ئاژەڵ و بوونەوەرەکان بێ لە بۆن و بەرامەکان بێ لەو دا و دەرمانەی کە لە ڕووەکەکان دروستەکە سەرباری ئەوەش لە وەرزی بەهارە بە تایبەتی بۆ ناوچەی با بڵێن نیوە جەمسەری باکوور کە هەتا و جاریش کە ئەگەڕێتەوە بۆ لامان ژیانەوە ئەبێت ژیانەوە لە یعنی با بڵێن ڕووەکەکانە واچنەوە سایکلێکی نوێی ژیان ئەوەیە گەڵاکەنەوە با بڵێن گوڵ ئەکەن ڕووەکە بەردارەکان کە گوڵی کرد بەر دروستەکە سروشتەکانیش تۆ لە بەڕوتێ بەڵاڵوکت هەیە مازووتێ ئەمانە کە سروشتین هەمووی با بڵێن بەرئەکە ئەم بەرانە کێ سوودی لێ بێنێت ئەو بوونەوەرانەی کە لانەیان و جێگەیان ناوچە دارستانەکانە ئەو ناوچانەیە کە با بڵێن بۆ بەلانە بۆ جێگەی ئەو زیندەوەران کەواتە مرۆڤ ینی بە وەرزی زستان ینی توانین بڵێن ئەمە وەرزێکە کە ژیانەوەی تیاهبێ بۆ ژیانی دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە بڕی ئۆکسسیجین دووچاری کەمی بووە بە هۆکاری نەبوونی مەسەلە گەڵای دارەکان نەبوونی تیشکی ڕۆژ کەمە دوو با بڵێن پێکاتەی زۆر گرنگی سیستمی ژینگەن تاوەکو ئۆکسسیجینێ بۆ بەرهەم بێنن تاوەکو پێکاتە خۆراکچەکانێک بۆ بێنین ئەمانە یانی با بڵێن تەنانەت ئەو بوونەوەرانە
هەندێکیان ئەوەنە زیرەک و لێزان وەکو سمۆرە ینی بەشێک لەو بەرهەمەی کە دروستە بێت لە سایکلی ینی پێش وەرزی پاییز ئەچێ ئیشارێتەوە حەشاری بۆ خۆی تاوەکو پشتی پێپەستێ بۆ تەواوی وەرزی زستان کەسەر بوو کەواتە مرۆڤ ینی بە ئەندازەیەکی ئێجگار لە ژیانەوەی بابڵێ یان لە دەستپێکی وەرزی بەهار سوودمەندە ینی کە هاوکاتە لەگەڵ باڵێن جێژنی نەورۆزی نەتەواتی ئێمە سوودمەندە بە ئەندازەیەک ینی پێشوانە بەڵام بەداخەوە بەڕێزت ئاماژەت پێکرد ئێمە ناوچە سروشتێکان حەزەکەم لێرە ئاماژەیە بکەم طبیعی دوو پرۆسەیە گەشتیار و گەشتکردن ئەگەر ئێمە بینە سەر پێناسە نێودەوڵەتەکان بۆ گەشتیاری و بۆ گەشتکردن هیچ پێناسەکان لەسەر نەریت و کللتوری ئێمە باڵێن هەڵسوکەوتی خەڵقی ئێمە بۆ ئەو دوو پێناسەیە گونج باش دوای دێمە خزمەتە لەسەر گەشت و گەشتیاری قسە دەکەین کاک ماروجانە بشت بەخێر بێ سەبارەت بە پاراستنی ژینگە لە وەرزی بەهار ئێوە دەمێکە ئیژدەکان وەکو ڕێکخراوێک دەبێت چی بکرێت بۆ پاراستنی ژینگە لە وەرزی بار کە خەڵکێکی زۆر سەدانی ناوچە جیاوازەکان چیاکان دەشت و دۆڵ و ناوچە گەشتیارەکان دەکات خۆی گومانی تیانێ وەرزی بەهار یەکێک لە وەرزانەی کە زۆرترین هاوڵاتیان سوود لە بەدابەتی پشۆکان یاخود لەو ڕۆژانە دەبینن کە کەشوهەوە گونجاوە ئەگەر بە ماوەیەکی کەمیش بێ کە ئەچنە دەرەوە بەتابەتی ئەمانەی لای خۆمان کە خەڵکێک چەند ساعاتێکە چێتە دەرەوە دێتەوە ئەمە سەیرانی پێدەوترێ بەڵام گەشتیار ئەوەیە کە زیاتر خەڵکانێکن لە دەرەوەی شارەکەی خۆت یاخود لە دەروی وڵاتەکەی تۆ دێن لایانی کەم مەبلەغێک پارەی تا سەرفەکان بەڵام هەر عادەتەنی کوردەواری خۆمان وایە خەڵک ئەگە خواردنێکی خۆش بکە پێی خۆشە لەگەڵ کەس و کار و خێزانەکەیە بچنە دەشت و دەر بۆ نمونە کاتێک خۆش بەسەربەرن بۆ ماوەی نابێت کەمتر لە 24 ساعت بۆ ماوەی 24 ساعت دەبێت جێگەی ئەو جێگەی بێت کە بناوی سەیران ئەو کاتێک پێڵن گەشتیاری بەڵام ئەمەی خۆمان وەکووتمان زیاتر خەڵکێکن سەیرانکردن کە سەردانی و شوێنانە باش سەبارەت پاراستنی ژینگە بەداخەوە خۆی پێدەچی ئەمە چۆنەڵێ ناهۆشیارێکی گشتی تیابێ ینی خەڵکێک دەبێ هەست بەو بە پرسیارەتی بکات کە سروشتێکی جوان کە خۆی گەورە خۆڵقاندوێتی بۆ مرۆڤەکان بۆ ئەوی کە بتوانن سوودی لێ ببینن بۆی بتوان کاتێک خۆشی لێ ببن بەسەر بەڵام تۆ دەبینی کە هاوڵاتیە کە سەردانی ئەو شوێنە دەکا هەست بە بەرپرسیارەتی ناکە دەبێت بیر لەوە بکاتەوە دوای خۆی لانی کەم خەڵکێکی تر دێتە ئەم شوێنە یاخود ئەگەر نزیکی شوێنەکەی خۆی بێ چەند ڕۆژێکی تر بە هەمان خێزان و هەمان عایلی خۆی دەچێتە ئەو شوێنانە بۆیە دەکرێت لەم وەرزەیە هۆشیاری تاک یاخود هۆشیاری گشتی زیاتر گرنگی پێ باش دەبێت چی بکرێ بۆن و پاراستنی ژینگە وەکو هاوڵاتی کە تۆرە چتە دەرەوە بۆ وەکو ڕێکخراوەکان لەگەڵ هاتنی وەرزی بەهارە زۆرترین ڕێنمایی و تا حدێ کورتە ڤیدۆ کۆمەڵشتمان بڵاو کردوێتەوە بەڵام ئایا تا چەنێ تاک پێوی پابندە بەڕاستی ئەمە مایی پرسیارە دەکرێت کۆمەڵی ڕێکاری زۆر باش بگرینە بەر یەکەم لە ڕێی مزگەوتەکانەوە کە خەڵکێکی زۆر سەردانی مزگەوتەکانەکە کە لە هیچ کۆڕکۆبنەوەکە ئەوەنە خەڵک کۆ نابێتەوە مامۆستایانی بەڕێز دەکرێت لە ئەم ماوەیە چەند جارێک باسی گەشت و باسی بەرپرسیارەتی بکە لایانی حکومی دەکرێت حکوومەت هۆشیاری بە هاوڵاتیان بدا بە تایبەتی لە ڕێی بازگەکانەوە کە خەڵکێکی زۆر هاتوویتیاکە دووەم سێم کەناڵەکانی ڕاگەیاندن من لێرەوە داوایان لەکەم ئەوەندەی کە کات دەدەن بە ڕیکلامێکی بازرگانی تکایان لەکەین ئەگەر ڕۆژی چەند دقەیەکی کەمیش بێ بۆ نمونە ئەگەر بە فاسیلەیەک بێ ئەگەر بە کاپشنێک بێ یاخود بە چەند ڕیکلامێکی تایبەت بێ دەکرێت وا بکات کە خەڵک هۆشیار بکاتەوە نەبنە هۆکاری پیسبوونی ژینگە من لەو باوەڕێم ئەگەر ڕێکخراوەکان مامۆستایانی ئاینی حکوومەت لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن بڕیار بدەن بەیەکەوە کار بۆ پاراستن و خزمەتی ژینگە بکەن بە تایبەتی لە ڕووی هۆشیاریەوە من دڵنیام گۆڕانکاری دروستە بێ ئەوەش نەبێ ئێمە بڵێن گەشتکردنەکان یاخودەوانی کە دەچنە دەرەوە ژینگەیان وێران کردێ من بەراورد بە ساڵانی پێشوو بەڕاستی کۆمەڵە شوێنی ناوچە گەشتیارەکان خاوێنن ئێمە باز لەوە ناکەین کە گەنجێک باوەچە بەشێکی کە خەڵکێکی زۆر ئێمە بۆ نمونە پێشێلکاریەکی ژینگەی دەبینین یەکسەر خەڵک دەڵێ ئەمە کورد نین خەڵکێکی ترن ڕاستە باوەچێک گەنجێک بۆ نمونە بە سەڵتی بچێ ژۆ بە هەندێشت نەدا بەڵام دەکرێت ئەمەوانی کە بە خێزانیە چن لانی کەم ئەو پاشمەتیسیانە چین بۆ نمونە کە لە وەرزی بەهار ڕوبەر و ژینگە دەبێتەوە فرێدانی چیە بۆ نمونە شتێک مەترسیدارە بۆنەوە کاک حەکیم دکتۆری بەڕێزیش ئاگادارە بەداخەوە ئێستا یەکێک لە هەرە گرفتە گەورەکان کە خەڵک دەچێت بۆ گەشتکردن یاخود بۆ سەیران ئەوەیە
بۆ نمونە مادەی پلاستیکی لەگەڵ خۆیان بە یعنی تۆ بۆچی لەزەتێکی تایبەت لەو دەشت و دەرە ببینی ناکرێت خواردنێکی خۆشبەری بۆ نبیکێتە قاپی سەفەریەوە ناکرێت تۆ بۆ نمونە بچی لەوێ سفرەیەکی سەفەری دابنەی کە کەس نازانێت ئەمە لە چی دروست کراوە بۆ نمونە چایەکی خۆش کە لەو دەشتای خۆی خەڵک فێر بۆچێ لە گڵاسی سەفەریایی خوا یەکەم گرفتی ئێمە کە ئێستا زۆرترین پاژماوەی بەجێشتوە لە سەیرانگەکان بوونی سفرەی سەفەری بۆ پاژماوە پلاستیکیەکانە ئەگەر ئێمە قۆناغی یەکەم ئەم دوانە تەرک بکەین من دڵنیام گۆڕانکاریێکی زیاتر ڕۆدا دووەم ئەکری ئێمە ئەو پاژماوانی ئەگەر بەکاریشمان هێنا بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی کورە ینی کوردەوانی خۆمان پاژماوەکان کۆ بکرێتەوە بکرێتە زەرفێکی تایبەتەوە یان لە شوێنێکی دیاریکراو لە گەشتکردنا دابنرێ یان لایانی کەم لەگەڵ خۆتا بێنیتەوە حاوەیەکی تایبەت بینی پاژماوەکە لێ فڕێ بدە ئەمە دەگرێت چەند هەنگاوێک ئەگەرنا پێشەلکاری تریشەیە بەداخەوە ئێمە بینی لە ئێستاە بۆ نمونە سووتانی دار بڕینەوەی دار بۆ نمونە جار هەیە لە کاتی گەشتکردنا خەڵک سوود لەوا بینی ڕاوی ئاژەڵ و باڵندەکان بکە ئەمانە کۆمەڵێ هۆکارن بۆ ئەوەی لایانی کەم ئەو ژینگە سروشتە جوانی کە ئەمانە گرفتی بۆ بەس سەلەی خۆڵ هەیە بن حاوی سەلەی خۆڵ حکومت دابین کرد بۆ ئەو ناوچانەی کە نزیکرد نەک دوورە دەستن وەکو پێویست دابین کراوە خەڵک خۆی کاک حەکیم من ساڵی پار بەشداری کۆنفرانسی دەستەی گەشت و گوزاری هەرێمم کرد باز لەوە کرا لە هەرێمی کوردستانە لە کۆی چل گەشتیاری ئێمە چواردەمان هەیە دەتوانرێ لە کوردستانە چواردە جۆر گەشتیاری بکرێ ینی ئەمە بەڕاستی سەرچاوەی داهاتە بۆ هەرێم بەڵام ئەوەی کە ئێمە بینیمانە بەداخەوە کەرتی گەشت و گوزاریش یاخود گەشتیاری وەکو باقی سێکتەرەکانی تری حکوومەت بەڕاستی پشتگوێ خراوە ئەگەرنا ینی زۆر شوێنی سەیرانگا هەبووە هاوڵاتی ئەڵێ چوومە تەنانەت بۆ منە دەبلیوسیەکی باشی لێ نەبووە تەنانەت شوێنێکی تایبەت نەبوو کە ئێمە پاژماوەکان کۆ بکەینەوە گومانی دیانە حکومت لەم لایەوە کەم تەرخەمە دەکرێت حکومت بەشێکی ئەم ناوچە گەشتیارانە بداتە کەرتی تایبەت بۆ ئەوەی هەم ناوچەکانیش زیاتر پاک ڕابژیرێت و خزمەت بکرێ و لە هەمان کاتیشا خەڵک هەست بە بەرپرسیارەتی بکە کە ینی هەر ئێستا بوون من ئەم پارکی کە جەناب ئێمە بەرنامەکەی تیاکەین ئەگەر ئەمە حکومە یاخود خاوەنی ئەم شوێنە لێ بگەڕێ ئایا لە ماوەیەکی کەما چی لێ دیە لەبەروی هەندی ڕێکاری داناوە کە دێتە ژوورەوە کۆمەڵشتی قەدەغە کردووە خەڵک هەست بە بەرپرسیارەتیەکە بەڵام هەمان پارک بۆ نمونە پارکی ئازادیە بۆ نمونە هەواری شارە بڕۆب هەست بە چۆنەڵێ فەرامۆشکردن و کۆبەڵێک کارەکە بۆیە دەکرێت گەشتی کەرتی گەشت و گوزار حکومت بیر لە بەرنمەیەکی تۆکمە بکاتەوە هەم بۆ سوودی هاوڵاتیان و هەم بۆ سوودی ئابووری وڵات سپاس دەکەم کاکتۆر ویست باسی گەشتیار بکەی ئەگەر شتێک تێبێت لەسەر ئەو ئیزافەوە ئەوەی کاک معروف باسی کرد مادە پلاستیکەکان سفرەی سەفەری قاپ و پەرداخواوانە چەندە مەسەبوونەتە مەترسی و بۆ لانی تەندروستی مرۆڤیش چەندە مەترسیارن جگە لەلایەنە ژینگەیەکەش بەڵێ طبی من حەزەکەم ئەوەی کاک بەڕێز کاک معروف ئاماژەی پێکرد هەندێک زانیاریتی لەسەر ینی سەبارەت بە بابەتەکان یەکەم ئێمە بێ و ڕاستیە بزانین کاتێک کە مرۆڤ ینی ئەچێتە ناوچە گەشتیارەکان چەند ئازاری سروشت دەیات چەند سروشت توێران ئەکات لە چەند لایەک و سەپێت تەڵەم لاکانیشێ هێندەش کاریگەری لە جەستی بوو چکە ئەم مرۆڤە بە درێژایی تقریباً 4-5 مانگ وەرزی زستان بۆ قەتیز بوو لە ماڵەوە هەوای علادین و دووکەڵی با بڵێن ئەو پێکاتانی کە سووتانێتی غاز علادینە ئەمانی زودانەوە ئەمانە هەمووی بەناقی جەستا چووە لایانی دەرونی بەسە لە تووشی گرژی بووە یعنی بەدەرەوەی بیرکاتەوە کە چوە ئەو جێگایە ڕفرێشی جەستەی بکات جستەی بکە لە ڕووی ئەندامی هەناسەیەوە لە ڕووی باڵێن بەڵام پێچەوانەی حاڵ ئەم مرۆڤە لەو دەقی ڕوو لەو جێگایە ئەکات بۆ لەو جێگایە ئەکات خەریکی خواردنە حتا ئەگەڕێتەوە ئەمە دیاردەیەکی زۆر نامۆیە باوەڕاکەم لە هیچ کەلتورێکا بێ ئەمە خاڵی دووەم کە ئێماچینە و ناوچە لە سروشتیانە ئەو ناوچە سروشتیانە جێگەی ئاژەڵ و بوونەوەر و با بڵێن زیندەوەری ترن باڵندەکان تەرە ئەبن مارومێرەکان ڕەو ئەەکەن کروێشک و ئەو ئاژەڵانەی کە تایبەتن بە سروشتی ئەوە کە تۆ ئەچیتە سەر لانەکانەوە لانەیەکی سروشتیە ئەوان ڕەو ئەەکەن کۆچ ئەەکەن بەشێکی لە ناو ئەچێ بەشێکی ینی با بڵێن وەکوی گاکماڕوو ڕەنگە ینی کروێشک بێ باڵندە بێ کەو بێ ئەمە بیکوژن ئەمە خاڵە بەدەر لەوە تۆ ئەمە نەهاتووە بەس تەنها ینی ڕەوی باڵندەکان و زیندەوەرەکان بە دوایە خوا بێرە بە ئۆتۆمبیلەکانیان ئەچێت بەسەر ئەو ناوچە سروشتیانە با بڵێن
ئەڕۆن ینی ئاپۆڕی گەورە لە ئۆتۆمبیل دروست ئەو ئۆتۆمبیلانە کە بەسەر ئەو جێگایانە ئەڕوە ئەو خاکە تەڕیتە ئەنوا با بڵێن دووچاری ئەنوها زیان ئەبێ خاکەکە ینی کۆمپاکشن پستانەوە ینی وای لێ ئەو خەکە یان لە سروشتی خۆی دەرئەچێت ئەمەە ئۆتۆمبیل و تای ئۆتۆمبیل بەسەر ئاڕوات ینی خاکەکە سروشتی خۆی لە دەست ئەیە ئەو زیندەوەرو بوونەوەرانەی لەسەرێتی بەشێکی زۆری لە ناو ئەچێت کەواتە ئەمە لایەنێکی زۆر گرنگە لە هیچ جێگایەک نییە تۆ ڕێگەت پێ بدرێت با بڵێن ئامرازی ئەو ئامرازێکە پێچوو کە ئۆتۆمبیل ڕێگەت پێ بیبێتە ناوچە گەشتیارێکە و هەچی با بڵێن گوڵ و دەوەن و ئەمانە هەیە ینی لە ناوی بەری بیفەوتێنیت خاڵێکی تر بێ دەر لە مادەی پلاسیکی چۆتە مادەی تایتە بە مادەی نەوتی ئەبات ئەجا پێویستی بەدارە لە قیدارەکان ئەبرێت ئەمە تەسیری چی لەسەر ژینگە بۆ نەخات تۆ ینی تۆ سیستەمی ژینگەکە بەرەو وێرانکردن ئەبێ بەرەو تێکدان ئەبێ ینی ئەبیتە هۆکارەوەی کە بەشی زۆر لە بوونەوەرەکانی ڕەوکەن کۆچکەن لە ناوچن ئەجا خاکەکە ینی ئەو خاکی کە با بڵێن خەسڵەتی تایبەتی خۆی هەیە کە ساڵانە بە سروشتی با بڵێن سایکڵی ئەو ڕووەکانی کە لەسەرێتی ئەو توانەی کە کەوتووە ئەو توانە خۆ کەسێکی دەخەمی لێ بخوا کەسێکی ئاوی بە هەر ئەو توانەی کە ئەو ڕووەکە جیاوازانە ینی ئەو فلۆرای بەرهەمێنەوە جارێککە ئەچێتەوە سایکلی خۆیت و ینی دخۆی دووباراکاتەوە ئەڕێتەوە هەمان ڕوەک سەر هەڵا بڕ ئەو گوڵاڵە سوورانە بۆم سێ مانگە بێ چەندەها گوڵی جوانت هەیە سروشتی گوڵی جوانت هەیە ئەمە لە وەرزی پایستەوەکانیان ئەکەوێت کە تۆوەکانیان ئەکەوێت ئەگەر تۆ هات ئەم ئۆتۆمبیلانە بەسەری ئابڕەوە ئەم تۆپە ئەم توانە زەریری پێگە ئەم خاکە ئەپستێتەوە ینی ڕەنگە ئەم تۆوێت توانای ئەوەی نەبێ جارێش کە ینی با بڵێن ژیانەوەی تابێت چەکەرە بکاتەوە بڕێتەوە ئەجا مادەی نەوتی مادە نەوتەکان ئەبن کەواتە بەدەر لە مادە پلاستیکەکان سەرباری ئەوەش مادەی نەوتی بۆچی کاریگەری هایدرۆکاربۆنی مادەیەکی هەرکاربۆنی بچێتە هەر با بڵێن ناوچەیە کە ڕووەکی تابێ بوونەوەری تابێ هەمووی لە ناوەکان بڕۆ ئەو ئۆیل سپۆیڵانەی کە ئەو بقع نەوتیانەی کە یعنی ئەو پانتایە نەوتانی کە ڕژاوە ینی ئەو ناوچانەی تر ینی ڕۆک و ژیانی تیانەماوە ڕۆک و ژیانی تیانەماوە ئەم ئینسانە ئەچێتە ئەوێ ئەچێتە ئەوێ مەسەلە نەوتە با لەگەڵ خۆی مەواد ئەبا خاڵوس ئەبا جا دوای ئەوە تۆ مەسەلە هەندێک جار بە تایبەتی لەو وەرزانی کە تۆ بەهارێکی درەنگە تۆ ئاگر بچی ئەڵێ ئانەگەزانی ئەبێتە هۆی کەوتنەوەی گڕ چەندەها حاڵی وا ڕوویاوە بۆ پانتایەکی گەورە لە دار و دەوەن و دارستانەکان لە چیش چوو کەواتە ینی ئەمە حکومت هەمووی ئەبێ بێتە خەمی لێ بووە و حکومت تەنها بەڕیکلام و لە ڕێی با بڵێن من مزگەوتەکان مامۆستا ئاینەکان ڕۆڵی گرنگیان هەیە ینی ئەو مامۆستایانە هەچ پێیان بێ بن ئەو کەسانی کە حضوریان ئەبێ لە مەجلیسەکە ینی پابەندیان ئەبێ بەس ئەوانە کەمینن کەچ ناو جێگایانە کەمینن ئەوەی کە ئەچێتە و جێگایانە ینی کەسانێکن ڕەنگە ینی ئەو حضوریان لە مزگەوتەکانە نەبێت ئەمە ڕاستیکە بێ ئاماژەی پێ بکەین کەواتە خاڵێکی زۆر بنەڕەتی بۆ ئێمە کە پێویستە پەیڕەوی کەین پەروەردەی ژینگەیی پەروەردەی ژینگەیی لە قۆناغی سەرەتاییەوە دەست پێ بکرێ و ئێستا ئەو پەروەردەی ژینگە ینی بابەتێک کە من ڕژانۆمە ئەمەوێ بەشێ بکرێتەوە لە کۆلێجی چوارتا لە کۆلێجی چواردا بەشێ بکرێتەوە بە ناوی پەروەردەی ژینگەیی هەر لە کۆلێژەکانە بەشێکی تایبەتە بێت چۆن ینی ئێستا ئەیبینی لە هەموو قوتابخانەیەکی سەرەتایی وتا ناوەژیش تۆ مەسەلە توێژەری کۆمەڵایەتی هەیە توێژەری دەرونی هەیە ینی بۆ چارەستی گرفتە کۆمەڵایەتی و با بڵێن تەندروستەکان بەدەر لەو کێشانە کێشە کۆمەڵایەتی و کێشە با بڵێن دەرونیانە ئەمڕۆ پرسی ژینگەیی لە هەمووی گەورەترە لە هەمووی گرنگترە کە ئەبێت لە هەموو قوتابخانەیەکە وانەی پەروەردەی ژینگەیی بەزیستەدانندا لە خۆناغیەک کەسە بۆ نەو خۆناغیەکی بنەڕەتی وەکووانەیەکی تایبەت وەکو کووانەیەکی تایبەت لەپاڵ بڵێ هەندێک کارامەیە کۆمەڵایەتەکان هەیە بە زۆکو ئەمانە دانراوە بەس ئەم وانەیە تەنها ئەوە نەبەست نییە تۆ بۆ ئەوی کە سیستمی ژینگە تێگەی بۆی سروش تێبکەیت ئەبێ هەر لە قۆناغی سەرەتایی هەتا ئامادەی هەموو دێمە خزمەتت لەسەر مادەی پلاستیکەوەە بەس کاک معروف ئێوە بەردەوام باسی زیانی مادەی پلاستیکی دەکەن وەکو کەسانە کە لە خەمی ژینگەدان ئەی بەدیل هەیە بۆ نمونە بۆ مادەی پلاستیکی بۆ سفرەی سەفەری خەڵک بەکاری بێنێ بۆی کاریگەری لەسەر ژینگەش نەبێ کاک حەکیم ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 30 ساڵ پێش ئێستا بۆ نمونە بگەڕێنەوە بۆ 40 ساڵ پێش ئێستا باش ئەم مادە پلاستیکیانە هەبوو نەخێر ژیانی خەڵک ئاسوودەتر نەبوو خەڵک کەمتر نەخۆش نەبوو چێ باسی کۆمەڵێ نەخۆشیەکەت کە ئێستا بەداخەوە ڕۆژانە بۆ نمونە نەخۆشخانە هیوا
باز لەوا کرێت دەیان خەڵکی نوێ سە ساڵی ڕابردوو لە هەرێم ڕۆژانە 18 کەس توشببووی نوێ کە خەڵکی کوردستان بوونە تۆمارکراوە 10 ساڵ پێش ئێستا حکیم کە جەناب ڕۆژنامەنووسی یاخود 20 ساڵ پێش ئێستا ئەم ئامارانەتە بیست نەخەم ینی مردنی خێرا و کۆمەڵێن نەخۆشی ئێستا کە هەیە بەداخەوە گومانی تیانە بەشێکی هۆکارەکانی پیسبوونی ژینگەیە بەشێکی هۆکارەکانی خراپی کوالێتی خۆراکە ئەوەی کە مادە پلاستیکە ئەمەی کە جەنابەت دێڵێ ئایا بەدیل هەیە بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی خۆماکە ئەم ساڵ نزیکەی 300 بۆ 400 قوتابخانە سوودیان لە چالاکیەکانمان بینیوەیەکێک لەو بابەتانی کە زۆر بە جدی باسمان کردووە مەسەلەی مادە پلاستیکەکان بووە بەدیل چییە؟ من ئەوە بە جەنابەت دەڵێم یعنی وەکو وتم با ئێمە بگەڕێنەوە بۆ سەردەمی دایک و باوکمان باپیر و ئەوانی پێشومان ئایا خەڵک چی بەکارێناوە؟ خەڵک مادەی پلاستیکی بەکارنێناوە بەڕاستی خەڵک سفرەی سەفەری بەکارنێناوە ڕاستە خەڵک سفرەی نایلۆنی بەکارێناوە بەڵام ئەم سفرەی نایلۆنە ئێمە بۆ باسی زیاتر جەنابی دکتۆر زیاتر حەزەکەم لە بابەتە زانستەکە دوایی باسیکە بۆ باسی مادە پلاستیکەکانەکەین ئێمە زیاتر باسی ئەو مادانە ئەەکەین کە سەفەرین کە یەک جار بەکاردێت کە بەپێی توێژینەوەکان ئەم مادانە بەشێکی هەرە زۆریان لە پاژماوەی نەوت دروستەکرێ کە یەک جار بەکاردێت و فڕێ ئەدرێ ئێمە گرفتمان لەگەڵ مادە پلاستیکەکانە ئەوەیە کە هاوڵاتیەک تەنها بۆ چەند ساتێکی کەم دەبەیەکی ئاوە خواتەوە دوایەوە کە دەبەکە فڕێدا بەلانی کەمەوە 100 ساڵ تەمەنی لەم خاکیان مێنێتەوە بەدیری ئێمە چییە؟ ئێمە پێشنیارمان کردووە لەو چالاکیانەی کردومانە لایەنی کەم ئەم هاوڵاتیە لە جیاتیەوەی کە ڕۆژ لە هەفتەیەکە تۆپێکی سفرە کە 50 مەترە زیاتر بەکارێنێ بۆ نوچێت لە بازار سفرەیەکی نایلۆن بکڕێ ئەم مەترە یاخود 2 مەترە بەلانی کەمەوە ساڵێک تەمەنێ بێ لە دوای ساڵەکەش فڕێ بدرێکەواتە ئێمە توانیمانە لە ماوەی ئەم ساڵەیە کەمترین مادەی پلاستیک بەکاربێنی دەکرێت هاوڵاتیان کە بۆ گەشت و سەیرانە چنە دەرەوە یعنی بەڕاستی خواردنێک لەو دەشتەیە لە قاپێکی شوشەیە یاخود ئیسیلا یاخود فافۆنە زۆر تامەکەی جیاوازترەکە حەکیمۆگلەوەی لە قاپێکی پلاستیکیا ئەوە بێ من یەک دوو نمونە ئەڵێم ئایا خەڵک ئەگەر پێی بگا تا چەنی هۆشیارە بێ ئێمە لە ناو شاری سلێمانی یەک دوو چالاکیمان هەبوو لەسەر مەترسەکانی مادە پلاستیکەکان بە خۆشحاڵیەوە یەکێک لە قوتابخانەکان کە من پێم خۆشە ناویان بێنم قوتابخانەی گەل بوو یەک پۆلێک ماوەرگە نزیکەی 30 خوێندکار بوو وتیان چی بکەین وت ماوەرن مادەی پلاستیکی یاخود دەبەی پلاستیکی بەکارمێنن قوتابەکان چیان کرد هەستان جەدوەلێکیان دانا ڕازگۆیانە لەگەڵ ئێمەیە بۆ نمونە لەم هەفتەیە ئەم قوتابیەت چەند دەبەی بەکارهێناوە یعنی لە کۆتایی بۆمان دەرکەوت ئەم پۆلە ئامادەیان تیا بوو کۆتایی بە مادە پلاستیکەکان بێنن دووەمیش ئەکرێ کار حەکیم بەدیل ئێمە حکومەت بەشێکی سەرەکیە لەم کارەیە حکومەت دەکرێت باج و غرامەیەکی زۆر بخاتە سەر مادە پلاستیکەکان یعنی من پرسیارم بیستومە بۆ من ئەم سەڵانی کە ماسی تێکرێ دانی 50 دینارەکەوێ 50 دینار لەم پارە تەبعا یعنی هەر مناڵێک تووڕەکە 250 پێ بێ ئەتوانێت بچێت چەنە بکڕێ ئەتوانێت بچێت 5 دانە بکڕێوانە ینی ئەمە حکومەت لی بەرپرسیارە حکومت دەبێ ئەم بابەتانی کە مەترسی بۆ سەر ژینگایە کوالیتیکان خراپتری شەو مادە پلاستیکانەی کە لە کوردستانە هەنترین کوالیتیمانەیە وەکو وتم ئێمە گرفتمان لەگەڵ ئەو مادانەیە کە یەکجار بەکاردێت و ئەوە بەداخیشەوە ئێمە ئەگەر لە دەریشەوە بۆمان بێ بەواچێت لە ڕووی کوالیتی و تۆزە دڵنیایی بین بەڵام بەڕاستی ئێمە گومانمان لەسەر زۆربەی ئەو بابەتانەیە کە لە هەرێمی کوردستانە دروستەکرێت بە تایبەتی لە ڕووی کوالیتیەوە بۆیە بەس کۆ دوایش کە لە ناوشارەکانیش کۆ دەکرێتەوە جگەل ئەوەی کە سەیرانگاوان ئەوەی ناوشارەکانیش بە نازانستی ژێرگڵ دەخرێوایە ریسایکلین نییە بۆ مادەی پلاستیکی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە بە پێی ئامارەکان نزیکەی 8,000 تن پاژماوەمانەیە بەڵێ بە خۆراک و مادەی پلاستیکی و بەگشتی باواتێ بەشێکی پاژماوەی خان و ڕوخانوانەشی تابێ بەڵام لە 145 ئەم پاژماوانە خۆراکە کە بەڕاستی ئەمە مەترسیە لە 135 مادە پلاستیکەکانە خۆراکە 135 مادە پلاستیکەکانە ئاوی کە جەنابە دەیڵی ئەم مادە پلاستیکانە چی لێ دێ باواتێ بەشێکی کەمی کۆمپانیەکان وەریگرنەوە بەڵام هەر لەو دقی کە لە ماڵەوە فڕێ ئەدرێت تاوەکو ئەچێتە تانجەرۆ یاخود بەر نێوان تەکێ و چەمچەماڵ بە شێوەیەکی نازانستانە فڕێت بەڵامە بۆ هەموو شارەکانی کوردستان دروستەکەمان شێوە ئەوەی من بزانم لە هەرێمی کوردستانە پێشتر نزیکەی 21 کارگەی بچووکی ناوخۆی ریسایکلین هەبووە بەڵام ئێستا کەمترین کارگە ئیشی تیاکرێت بۆ بەواچێ ئایا دەعمیان نییە ئایا هاوکاریان نییە هەرچیەکە منەوەیان نازانم بەڵام
دەکرێت لە هەرێمی کوردستانە کارگەی گەورە حکوومەت بادای بنێ من زۆر جاوتومە ئەم کارانە کە پەیوەندی بە تاک و بە تەندروستی تاکەوە هەیە ئەبێ حکوومەت بێ کارگەی نیشتیمانی بۆ دروستکە نەک چاوی لە بازرگانێک بێ من زۆر جاری ژوتومە کاک حەکیم وە بەرهێنی کورد نایە پارە لەم کارانە سەرفکە دێ شوقەیەک دروستەکە تازە گەچەکەی ڕشانۆنیوی پارەکە وەرەگرێتەوە نایەت کارگەیەکی ڕیسایکلن یاخود کارگەیەکی کشت و کاڵی دابنێ بە 4 ساڵی تر بەرهەمەکەی بێتە دەست بەس جنگی کوردستان چی لێ دێگە ڕۆژانە 8,000 ئەوەندە پاژماوە زبڵ و خاشاکی ماڵان شارەکانە بێ بە شێوکی نازانستی چی لێ دێ یەکەم 8,000 تەنمان ڕۆژانە 8,000 تەن بەشێکی زۆری ئەسووتێنرێ ئەمە جەنابی دکتۆر پسپۆڕەکەی لەوایە بێتەوە کاری پیسبوونی ئەوە بەشێکی هەرە زۆری خاکمان لە دەستە چییە ینی بەڕاستی کا حەکیم بەشێک بۆ منە چیدە تانجەرۆ ینی بەس نازانم ینی ئەبێ خەم لە شوێنە بخۆی ئەم خاکە جارێکی تر بەکار نایێتەوە بۆیە فڕێدانی بەم شێوە نازانستێ لە داهاتووە ئێمە زۆر جاوتومانە ژینگە پەیوەندی بە ئایندەوە هەیە چەند ساڵێکی تر بۆمان دەرەکەوێت کە ئەم کارە خراپانی ئەمە کردمانەوە مەترسی دکتۆر باسی زیانی مادە پلاستیکەکەمە تەمەنیان چەند ساڵ دەمێنەوە گەر بۆ نەشی بێتەوە لە ناو ئاوت بێ لە سەرزەوی بێ مەترسەکەی چییە؟ بەڵێ طبی بەداخڵم خۆشببختانە بەم دوایە بۆ مامۆسانی ئاینی چەمچەماڵ سیمیرێک لەسەر مادە پلاستیکەکان بۆ کردن کە بە واقعی مادە پلاستیکەکان بزانن بەڕاستی زۆر پێشوازێکی گەرمیان لە بابەتەکە کرد بۆ زۆریان پێخۆش و ئاشنابوون بەوەی کە چەند مەترسی ژیانی ژینگەی هەیە سەرەتا ینی من با بە هاوڵاتی بابن خۆشەویست بڵێن مرۆڤ ئەگەر پەیڕەوی یەکێ لەو ئامانجانە بکات کە بۆ پرۆسەی گەشتیاری دایناوە ئەو کاتە نایە ئەم هەموو منجڵ و قاب لەمە و شتانە و مەوادی پلاستیکی و سفرەی پلاستیکی لەگەڵ خۆی بەرێت ئەگەر ینی با بڵێن ئامانجەکەی ئەوە بێ بچێ دیداری سروشکە جوانی دیداری خواردنیان دیداری سروشتە دکتۆر دیداری سروشکە چێ وەرزشکە بڕوا لەوێ بۆی کە دۆزی خزمەتی جستێکە و ڕفرێشی جستێکە ئەبینی چی منجڵ و قابلمە هەیە پڕێکا لە خواردن لەو دقیقە دایەتەوە دەمی جوڵێ خوا جا من زۆر جار بە هەندێکیان ئەڵێم ئەوەی کەیکەیتە ماعیدەت بۆی کە ڕەحم بە ماعیدەت کەیت یعنی ئەوەی کەیکرد لەگەڵ لە تەنیشتیشەوە سەد لێک دانێ یعنی چەنی خوارد ئەوەش کرد سەڵەکە ئێوارە سەیری سەڵەکە کە بزانە چیت کردێتە ماعیدەت بزانە چیت کردووە ئەنجا بەشە لەو مادانی پلاستیکیانی کە بەکاری بەداخەوەڵێن کە خەڵکی ئێمە بەس ناوی پلاستیکە زانێ نازانێ پلاستیک چی نازانێ لە چی دروستەکرێت پلاستیک لە ساعت چواری مادەی نەوت لە ساعت چواری مادەی نەوت بەرهەمی نەوت بەکاریە بۆ مادە پلاستیکیەکان ئەم بەرهەمە لە ساڵی 1940 هاتەکایەوە یعنی وەکو ماس پرۆداکشن ئەو کاتەکە هاتەکایەوە 9 ملیۆن تەن ئینتاجەکە بەڵام ئێستا نزیکەی لە ساڵی 2019 ئاماژەی پێکرا نزیکەی 380 ملیۆن تەن ئینتاجەکە ئێستا لە هەموو جیان 380 ملیۆن تەن 380 ملیۆن تەن بەرهەم ئێدێت بۆ چکە کۆمەڵی خەسڵەتی ئیجابی چاچی هەیە مادە پلاستیکەکان کۆمەڵی لەبەرەوەی دروستکردنی ئاسانە پارەی تێچووی کەمە بۆ هەج ئامانجێکی بێ دروستێکیت سووکە یعنی کۆمەڵی سفەتی باشی هەیە بەڵام سفەتی هەرێ خراپی ئەوەیە کە هەمووی پێکاتی کیمیاوی پێکێنراوە جار بەس ئەو مادە پۆلیمەرانەی کە لێ دروستەکرێ سەدان پۆلیمەری کیمیاوی جیاوازت هەیە کە بەشێکیان ئەساسەن پۆلیمەرەکە خۆی مادەی ژاراویە مەسەلە PVC يعني هیچێک لەو نوعانێکی ژاراوێ پۆلیستارین ئەمە خۆی ژاراوی ئەنجا بۆ چاکردن ئەوەی کە بۆ خۆراک بەکاردێ بۆ ئاو بۆ چا بۆ خاومەتەسی چییە بۆ منە ئەوەی کە بۆ خۆراک بەکارێ کۆمەڵی پیشەوەرانی مادە پلاستیکیەکان بۆ وشیاری هاوڵاتی بۆی بە ئاگای بێنن ئایا ئەم مادە پلاستیکیەکە لەگەڵ خواردنەوە بەکارێت و ئایا ریسایکل ئەکرێت هەستاون حەو کۆدیان داناوە لە ژمارە 1 بۆ ژمارە 7 لە سێگۆشەیەکە ئەبێ هەموو مادەیەکی پلاستیکی ئەو ژمارەی لەسەر بێت بەهۆی ئەو مادەیەوە تۆ ئەزانیت کە ئەمە مەسەلە کۆدی دووهەم کۆدی چوارەم لەگەڵ کۆدی با بڵێن پێنجەم ئەم جۆرە پۆلیمەرانە تەنها توانی لەگەڵ خواردن بەکاربێت چوارەکەی تر کە دووسیان کردو نابێ بەی شێوەیە لەگەڵ خواردنەوە بەکاربێت و نابێت لە نزیک خۆشی بیسووتێن بەڵام خەڵقی ئێمە لەگەڵ هەمووی بەکاربێت دکتۆر مادە حەوت ئەو ژمارە حەوت کە زۆرترین لای خۆمان بەکاردێت
مەترسیەوە ئەوە جۆرە جیاوازە باش بەزۆکو تەمەنیان چەند دەمێنێتەوە دکتۆر تەمەنیان طبیعی خۆی چێشە لەوانەیە تۆ ئەو نییە کە بە قەبارە گەورەی لە بەرچاون بوو یعنی تاو بوو دۆخەکەی گۆڕێ لە ڕێی فیزیاییەوە لە ماکرۆپلاستیک ئەیکرێ بێ مایکرۆپلاستیک ئەکرێ بە نانۆپلاستیک نانۆپلاستیک یعنی قەبارەکەی کەمتر لە مایکرۆنە با بڵێن ماکرۆ قەبارەکەی لە سەر 20 بەڵام لە 5 میلیمتر ئەمە مایکرۆپلاستیکە کێشەکە لەوایە کە ئەم مادەیە لە بەرچاون بوو دەلالێت نییە بووی کە لە جنگەکردنەوە نەخێر بە شێوەیەکی خراپتر تێکەڵ بە ژینگەکەت بووە بۆ نمونە یعنی منسا زانێت جێمێ وەکوی کە بە دواچوون کراوە خوێی ئەو خوێنەی کە لە دەریاکان وەرێگن گەورەترین کێشە بۆ دەریاکان خڵتاوە لەسەر مادە پلاسیکیەکان ئێستا لە ئۆقیانوسی هێمن پانتاییەک لە مادەی پلاسیکی بە قەبارەی سێ ئەونەی قەبارەی هین پانتایی عێراق دروست بووە پانتایی عێراق ینی دروست بووە ئەمە ینی کەشیتەڵ ئەبێ بە نانۆ پلاستیک ئەبێ بە مایکۆ کاتێک کە تۆ ئەم ئاوە سوێرە وەرەگری خوێ لێ وەرەگریت لێ خوێەکە لێ وەرەگری بینراوە لە ینی 138 براندی خوێ مایکرۆ پلاستیک و نانۆ پلاستیکی لێەوە تێکەڵ بچێت یعنی ئەوە نییە کە تۆ بە قەبارە گەورەی لە دەست چووی لەبەر چاون بوو لە ژینگەکە ڕزگاری نەخێر ئەم مادەیە لەگەڵ پێکاتی توخمە قورسەکان هێوی میتاڵیان بێڵێ هەر کاتێ تێکەڵ بەژینگەکەت بوو ئەمانە ئەبێ بەشێ لە ینی باش ئێستا باز دۆکێت دەبوونم لە دەبەیە و تەمەنی 450 ساڵ لە بۆشی بوو زەم علاگە باسی 15 ساڵ دەکرێت بەس علاگە یاسایی نوعی پۆلیمەرەکە ئەکەوێتە سەر نەو مادە تێکراوەی تێ بەس بە شێوەیەکی گشتی لە 100 بۆ 500 ساڵ ئەتوانی بەرگەبگرێت بەو قەبارە گەوری خۆڵە بەدەی شوێنێکی دنیا بەم شێو مامەڵە لەگەڵ پلاستیک دەکرێت لە کوردستان لە وڵاتان ینی با بڵێن ڕۆشنبیری هەیە بە دواچوونی حکومەت هەیە لە ئەوروپا چکە بەس پۆلیمەرەکەنی مادەی تێکراوەشی تێکرێت مادەی تێکراوە بۆ چاکردنی صفاتی مادە پلاستیکێکە لە ئەڵمانیا لە ئیتحادی ئەوروپی لەگەڵ 16 کۆمپانیای بەرهەمێنانی مادە پلاستیکەکان ڕێکەوتن 400 مادەیان ڕێگە پێداتی بکەن ئەو 400 مادانش ئەبێت تێ ینی با بڵێن ناوەکەی تۆمار کردێ لایانی سەلامەتی حسابی بۆ کرابێ ئەجار ڕێگە بێت ئێستا بەشێکی زۆری لەو مادە پلاستیکەکان هەندێک پێکاتی تیە هۆکارە بۆ تێگانی هۆرمۆنەکانت هۆکارە بۆ توشبوونی شێرپەنجەت بەشێکی زۆر لە بوونەوەرە ئاویەکان لە سیستەمی ئاوی دووچاری خنکان بوون چکە مادە پلاستیکەکان ئەی خۆن دوای ماسی شەر لەڕێی ماسی شەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ پێکاتەکەی گوێزێتەوە چۆ جستی ماچەکە ئەوە چێتە زنجیری خۆراکەوە ئەوەی کە لە ئاوەکە بۆ چێتە ماسەکە لە ماسەکەەوە چێتە گۆشتی ماسەکە لە گۆشتی ماسەکەەوە بۆ بۆ مرۆڤەکان کەواتە ئەم مادە پلاستیکیانە یعنی باوەڕت هەبێ ینی کارەساتی گەورەی لەسەر سروشتی عالم ژینگەی عالم دروست کردووە بەو ئەندازەی کە نەتەوە یەکگرتووەکان ئەم هات پێی لێنا کە جۆرێکی تر لە پۆلیشن زای کردووە لەسەر ئەم مەسارەیە کە پۆلیشنی مادە پلاستیکەکان سوپاس دەکەم کاک معروف سەبارەت بە پاراستنی دار و ڕووەک و ئەوانە لە وەرزی بەهار دەبێت چۆن ماوەڵ کەچکۆ سێمە دەبینین لەگەڵ هاتنی وەرزی بەهار سووتاندنی دار هەیە یاخۆ تشکاندنی ڕووەک بە هەمان شێ و گۆ جەنابەت کرد ڕەنگە ڕاوکردنی ئاژەڵ و ئەزیێدانی ئاژەڵی شەبێت دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت لەگەڵ دار لەگەڵ سروش لەگەڵ ڕووەک خۆی وەکۆی جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد وەرزی بەهار چۆنەڵە زیندووکردنەوەی ژینگەیە ئەبێ ئەمەوەشمان لەبیر بێ 21 ئازار ڕۆژی جیهانی درەختە لەسەر ئاستی جیهان بەشێکی هەرە زۆری وڵاتان بۆ نمونە لە مانگی سێە بە ڕۆژی جیهانی درەختیان داناوە ئەوەی کە من پرسیارم کردەوە بۆ نمونە نزیکترین شوێن کۆماری ئیسلامی ئێرانە کە کاتێ سیانزە بە دەریان هەیە خەڵک دەچێ بۆ گەشتکردن باز لەواکرێ بەشێک لەو هاوڵاتیانی کە ئەچن گەشتەکەن نەمام لەگەڵ خۆیان نابن لە هەندێک شوێن ئەیچێنن بەڕاستی ئەمە ژینگە پارێزی ئەمە کولتوری ژینگەیە لە وڵاتەیە بەڵام لای خۆمان چۆنم بە پێچوان وەکوی جنابی دکتۆر وتی خەڵک لانی کەم ئەگەر هیچی دەست نەکەوێت لەگەڵ خۆیان بردبێتی بەشێک لە لق و پۆپی ئەو دارانە ئەبڕێتەوە ئەیکا بە ئاگر کە ئەوەی پێکرێت دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە بەتایبەتی خۆشببختانە ئێمە سروشتێکی خواکردی زۆر جوانمانەیە بەتایبەتی لە ڕووی دێمۆگرافیاوە یاخود لە ڕووی بڵێن هەڵکەوتەی شوێنەکانەوە شوێنی زۆر تایبەتمانێ بەتایبەتی خۆڕوسکە ئێمە بەداخەوە لەبری ئەوەی کە
ئەو دار و درەختەی کە هەمانە لە فەوتانن بیپارێزین بەشێکی خۆمان بووینەتەوە کاری فەوتانی بەداخەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە یەک دوو دیاردەی یاخود حاڵەتی سووتاندنی داری بە تەمەەن هەبووە کە بەواچی هەندێکان تەمەنیان 100 ساڵ زیاتر بێ بەڕاستی ئەمە مەترسیە یعنی دەکرێت حکوومەت بیر لەوە بکاتەوە بەتابەتی لە کاتی گەشتکردنا هەندێ مەفرەزە یاخود تیمی گەڕۆکی تایبەتی هەبێ یعنی تۆ تا ڕسمێکە گریت و دواتر ئەگاتە بەجێتی معنی بەواچی ئەو کەسە خەڵکی ئەم شار و وڵاتە هەر نەبێ بگەڕێتەوە شوێنی خۆی دەکرێت ئێمە وەکوتم لە کاتی گەشتکردنا یاخود لە کاتی سەیرانکردنا دەکرێت ژینگە پارێزی بکەینە نەریت لایانی کەم ئێمە ئەگەر سیرێکی کاک حەکیمەمە لە دوای ساڵی هەشتاش بەدواوە بەداخەوە بەشێکی هەرە زۆری هەرێمی کوردستان کە یەکێک لە ئامانجەکانی بەناو ئەنفال چۆنەڵێت تێکدانی سروشتی هەرێمی کوردستانیش بووە باوا نەزانی ئێمە ئەنفال و چیمابارانکردن تەنها لە ناوبردنی مرۆڤەکان بووە ینی ئێستاش چەندین گونتەیە بە تایبەتی سنووری گەرمیان بڕۆ سەیری بکە ئێستاش کاریگەری ساڵی هەشتی لەسەر ماوە بۆ لەبەرەوەی ئەو گوندانە زۆربیان ڕزوباخی تایبەتیانە بۆ کۆتایی پیاتوە بۆ نمونە سەرچاوەکانی ئاویان هەبوو کۆتایی پیاتوە بۆ نمونە ئاژەڵ و باڵندەیەکی زۆری چێوی یاخود خۆماڵی لەو سنوورەیە بۆ ئێستا کۆتایی پیاتوە بۆی ئێمە لەوەش نەمانتوانیەوە ینی من بۆ من هاوڵاتی یەکەم چوومەتەوە گوندەکەی خۆم بڕاتە بێ هەندێک گوندە بینی بەزەیت پیادێتەوە مە زۆرجار پێم وتونە وتومە کاکە نوێژ ناکەن وتیانە بەرەوەڵا وتومە هەر ئەو ئاوەی کە بۆ دەست نوێژەکە بەکاری دێنی ئەتوانی لە شوێنێکا دابنی بۆ من نەمامەکەی پێ ئاو بدەیت بۆیە لای خۆمان بەداخەوە حەکیم ژینگە نەبۆتە کولتور بۆ من زۆرجار پرسیاریەوەم لەکەن ینی خەڵک ئەوەندە کێشە و گرفت و قەیرانی بینیوە بەواچیە ژینگەشی ینی ئەگە زەرەر بەدارێ بگەینێ وا بزانێ حکومەت زەرری بەزوتت ڕۆژی جیانی درەختە 21 سێ باش بەزڕێژی سەوزایی لە ناو شارەکان بڵین دار و درەختوانە چۆنە ناو شارەکان یارێن بەعام کەمە گرفتێ یەکێک لەو گرفتانەی لەسەر ئاستی هەموو سێکتەرەکانی هەرێم هەیە ئێستا جەناب ڕۆژنامەنووسی بڕۆ بڵێ بە دەستەی ئامار بڵێ ئامارێکم لەسەر ئەم شتە بدەرێ بە دەقیقی نیە بەزەوەی کەوە بەداچوتان گرێت چۆنە ئەو ئێمە بیستمانە بەگشتی لە ساڵی 2000 وابزانم 2012 شتێکی وایە وەزارەتی کشت و کاڵ بەگشتی سەرژمێرەیەکی کردووە باز لەواکە بەگشتی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستانە لە 112 ئیتر بە خۆڕوسک و بە ئەوانەی کە مرۆڤ دەسیدیا بەڵام شارەکان کەمە شارەکان ئێستا لە سلێمانیە ساڵانی پێشوو ئامارێک بڵاو کراوەوە لە بەشی باخچەکان باز لەوا کرێت سلێمانی لە 190 یەکەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان نزیکەی 512 باخچەی تایبەتی هەیە ئەمە هەیە لێرە بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئەوەی زانیاری و میدیای حکوومەتی هەرێم بڵاوی کردوێتەوە ئەڵێ نەخێر بۆ نمونە دوهۆگ یەکەمە نەخێر هەولێر یەکەمە لەمەشە ئێمە نەماتوانێت بەڵام یەک شتێکەیە بەگشتیەوەی کە ئێمە ئاسمان پێکردوێ سلێمانی لە ڕووی تاکەوە گرنگی بە سەوزایی دراوە بەڕاستی ینی ماڵەکان بە هەر گەڕێکێکا ڕووی هەستەکەی دار و درەختی تایە سەر ڕایبوونی باخچەی باش بەڵام هەولێر حکوومەت و جیهەتی معنی زیاتر گرنگیان بە سەوزاییداوە بەواچە ماڵەکان کەمتر بێ مای خۆشحاڵی ئێمە هەر شارێک سەوز بێ تاکە شتێکە سنووری نییە و وەکو حکوومەت گرنگی پێویست بە ژینگە نەداوە ئەولەویات نییە لە ڕووی ئەوە هەوا بێ خاک بێ لەو ڕۆژەی کە وەزارەتێک دروست کرا بە ناوی ژینگە مای خۆشحاڵی بوو بۆ هەمومان کە کرا بەدەستە ئەمە خۆی لە خۆیان کەمکردنەوەی ڕۆڵی ژینگەیە من بەڕاستی پەیوەندی باشمانێ وەکو ڕێکخراوەکان لەگەڵ دەستەی ژینگەیە بەڵام یەکێک لەو بابەتانەی کە کەمترین بودجە کەمترین کاری بۆ کراوە مەسلەی سێکتەری ژینگەیە کە بەداخەوە تا ئێستا لە ڕووی هەیکەلی دەستەی ژینگەوە تەنها لە پارێزگا و لە ئیدارەکان فەرمانگەیە ئەم فەرمانگە نەگەیشتونەتە قەزێ و ناحەکان کە ئەگەر ببێ بەواچی ئەمە کار ئاسانەیەک بێ هەم بۆ پاراستنی ژینگە و هەم بۆ ئەو سەرپێچیانی کە بەرامبەر ژینگە لە شار و شارستان کاکتۆر کاتم زۆر کەم مابادوە پرسیاریشم بێ ئێستا ژینگەی کوردستان چ لە ڕووی ئاو بێ تووشی پێزبوون بووە ئیدارەدانەکەی خراپە بڵین اینجا هەواکەی ئەوە خاکەکەشی ڕوبڕووی مەترسی گەورە بۆ تۆ طبیعی خۆی ژینگە سیستمە باش ئەگەر ئێمە بەراوردی ئێرە بکەین لەگەڵ مەسەل ناوچەی خواروی عێراق کە چەندەها گرفتی هەیە لێرە تا حدێک یعنی بە ئەمانەتەوە باشی با بڵێن خەمخۆری هەیە بۆ پاراستن بەس ئایا خەمخۆریەکە بارتەقایە
يعني لو بو اندازيك ژماری دانیشتوان زیابێت ژماری ئۆتۆمبیل زیابێت ژماری مۆدیدە زیابێت نەخێت لەو ڕۆ بە تایبەتی ڕۆژی سەوزایی باش ڕۆژی سەوزایی وەکو من نمونەی بەس هەواکەش لە ڕووی دوکۆلی ئۆتۆمبیل و کارگەوانە بەڕێستم دەڵێم ئەگەر تۆ 100 ئۆتۆمبیل هەبێت با بڵێن ڕۆژانە تێکڕایەکی 20 کیلۆمەتر بڕوە سەر لە کوردستان زیاتر لە 2000 ئۆتۆمبیل 20 ئۆتۆمبیل ئەم 20 ئۆتۆمبیلە ئایا ئەگەر کردت بە 200 ئۆتۆمبیل کردت بە 2 ملیۆن ئۆتۆمبیل عینەن یەک سوتەمەنیانەوێت بەتەکید چەند سوتەمەنی زیا کرد چەند ئۆتۆمبیل زیا کرد چونکە ئۆتۆمبیل بەس بە سوتەمەنیەکەی ژینکە پیس ناکە بەتایەکەی پیسێکە بە پانسەکەی پیسێکە بە کلاجەکەی پیسێکە ئەو سوتەمەنیانی کە لێ ڕژە پیسێکە بەو سوتەمەنی کە دەریەکات دووکەڵی کە دەریەکە پیسێکە بەوەی کە لی ئەوێ بە هەڵم لە مەچینەکەی ئەندی ئۆتۆمبیل هەیە یعنی بەشێ لە سوتەمەنی ئیدارەدانی ئاوی زۆر خراپە دکتۆر کە پەیوەندی ڕاستە خۆی بە ژینگەوە ئیدارەدانی ئاو سەرچاوەکانی گومان سەرچاوە ئاویەکان ئەگەر ئیدارێکی با بڵێن تەندروستمان هەبووە یەکەم خەمخۆریمانە کرد ئەم هەموو دابارینە ئەبێ لە واقعەکەمانە یعنی بڕی کۆکردنەوەی ئاو يعني باڵێن بەندا و پێویست نییە کە تاوەکو ئەو ئاوەی کە سەرڕێژە بێ و لە دەستمان ئەچوو لە جسمانەچێت لە کۆماچێ ئەمە خاڵێکە دوای لە هیچ دنیایەکان نییە سەرچاوی ئاوی پاک و ڕێگەی بێ چی پاشەڕۆی ئاوی هەیە لە ئاوی ڕەشی ماڵان کاڵی ئاوی ڕەشی ماڵان ئەنی ئاوی زێرا ئاوی خۆرس بەڵام ئاوی زێرا ئاوی چالاشی پیشەکان پڕژێتە ناو بەنداوە پاکەکانت کە سەرچاوی با بڵین خواردنەوەی خەڵکەکەیە اینجا لە ڕووی سەلیقەی بەکاربردن تۆ ئەبینیت خەڵکی زۆر چکە ئەتەچێت و سەلیقەی بەکاربردنی نەفەری وایە لە ڕۆژێکە 400 لیتر ئاو بەکارێنێ بینەمانەتەوەی گرتوەکان 50 لیتر وەکو پێویستان دەردانەوە کەواتە تۆ گەر بچیتەوە بۆم خاڵانە بۆ با بڵین ئەوەی کە ئایا یاسایەکی پێیوەست هەیە کە هەموو با بڵێن جوانبی باڕاستنی ئاوی بە هەند وەرگتوێ باوەڕ ناکەم وەکو پێویست خەم ژینگە کە لە مەترسیدا یاسای کوردستان بێگومان ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی پیسەکە پیسبوونەکان لە زیابوونە ئاستی پیسبوونی هەوا و خاک و ئاو پێزبوونی خاک پیسبوونی هەوا ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە باڵێن ژینگەکەمان لێگانەوە بکە کە سوکمان کردو نەخێت ژینگەکە خەمخۆری بۆ کرد خەمخۆریەکەی بەو ئاستە نییە کە ڕێگری بکە لە ئاستی پیسبوونەکە کەمتر لە نی خولک وەکو هۆشیاری ڕاگەیانی یاخود بۆچی کەمترین دراما فیلم لەسەر پاراستنی ژینگە مەترسیەکانی بە کورتی بە سوپاس دەکەم حاکی من وەکوتم هەر لە حکوومەتەوە تا کەرتی تایبەت گرنگی بە بابەتی ژینگەی نەدراوە بۆ نمونە دەیان بابەتی تر لە کەرتی تایبەتەوە گرنگی پێدرێ بۆ نمونە ئێمە بەیانی بمانوێ بۆ نمونە ڕێکلامێکی ژینگەی بکەین بە هەر کۆمپانیایەک بڵێن ئامادە نییە بیکە کەواتە ئەکرێ وەکو وتمان وەزارەتی ڕۆشنبیری یاخود حکوومەت بیکا بە بڕیار بەسەر هەم کەناڵەکانی ڕاگەاندن و دەستەی وەبەرهێنان بە هەمان شێوە بۆ نە چۆن باز لەوا کرێ بێ بەشێک لە ڕێژەی ئەو پرۆژەی کەیکان ڕێژەی سەوزایی بێ دەکرێت لەم ڕوانەوە حکوومەت بیکا بە بڕیار بەسەر ئەو پارەی لە ئۆتۆمبیل وەردەگیرێ بە ناوی ژینگە نابێ بخێتەوە خزمەتی ژینگە وڵایی خۆی بە حسابێ بکرێ بەڵام ئەکرێ نەخێر ناکرێت بەڵام من یەک تێبینیم داخلی بچکۆلم ئێستا کەسێکی ئازیز 5 ینی کۆمەڵە فیلمی کورتە فیلمی ژینگەی بەرهەمێناوە ینی ئاوە تەخوازە بۆی خزمەتی ژینگە بکە هەر جێگایەک بەبەست هەر جێگای مەبەستی لێ بچێ بۆی پلیکە بۆی خەڵکەکە ببینێ وشیار من دوای ژماری تەلەفۆنەکەیم بکەم سوپاسان دەکەم سوپاسیان بەدەبوونتان دەکەم بەڕێز کاک معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ژینگە سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە هەروەها بەڕێز دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکە سوپاسیان بەدەبوونتان دەکەم سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین